بەیانیتان باش ئەو دیمێنانەی دەبینن ئەوانە خاوەن زەویەکانی هەشتی حەسارەکان لە شاری هەولێر بەگوێرەی ئەو زانیاریانەیە کە لای ئێمەیە کە پێش ئێستا هەندێک قسەیان بۆ کردین باس لەو دەکەن چەند جارێک هەوڵیان داوەوە قسەیان لەگەڵ سەرۆکاتی شارەوانی هەولێر کردووە بۆی ڕێگای پێ بدرێت زەویەکانیان بکەن بە خانوو بەڵام ڕێگای پێ نادرێت بۆ زانیاری زیاتر لە نزیکەوە ئەگەداربوون یاخود قسەی خۆیان وەرگرین دەستمە لای ئەم هاوڵاتیە ئەم کاتت باش تۆش زەویت هەیە لە هەشت حەسار ئەمە چەندەم جارە ئەم داواکاریی کە هەتانە بازەوە دەکەن دووەمین جارە بەزەوەتە حەسارەکان وەکی بوویتە حەکایەتی مێشێ تەواو نابی قسە لا تەنتەهی بەعەرەبی بەردەوام حەسارۆک و حەسارۆکان گرفتەکە ئەوەیە حکومەت ڕێگە پێدان ناداتێ بکە خانی ساڕانە زەریبەت لێدەستینی یعنی لەو گۆڕێنە مەنعت دەکات لە خانی و دەبی زەریبەش بدەیت هۆکارەکەی چیداڵێ هۆکارەکە بە قسەی خۆیان ها دەرێ ئەمە ناتوانین خەدەماتی ببین باش کاکە خەدەمات قەیدینێ ناتوانی ببەی 700,000 800,000 کاکە یەکەم بە قۆناغ بیبە خۆ حەلی هەیە بە قۆناغ بیبە دوایی دەتوانی پارێ لە خەڵکی ئامادەیە پارەی بدە لەوە خەدەماتی ئەوانە جوابت نادەنەوە ئەمن ئێستا کە بە کورتەکەی داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەت جەنابی کاک مەسرور بازانی کاک قوبەتاڵی دەکەم کاکە جوابی ئەو خەڵکەی بدەنەوە چستان دەوێ یعنی ئەگەر لە عالەمێ خۆتان بەسەر دەزانن بە گەورەتر لەو هەم عالەمەی دەزانن ئەو حسابچکە ئەگەرنا وەکو خەڵک ئێستا دەرێن ئێمە خزمەتکاری خەڵکی نوا دەکەین یەکەکە جوابمان بدەنەوە دیستان دەوێ پێمان بڵێن لۆ ڕێگەمان لێ دەگرن يعني أول بريد جوابت نادر. صن صالة أو شيء شو قرفت تاخير. والله ولا وتي حسارو كان يوها. حفظ صالة ده صالة أبن بخوب زيادة اللي صالة يتمو. باش بروني سروكاتي الشارعاني هذا. تياب. ونازن قصينا كك. أو الشارعانية أو بيجري سروكات الشارعانية هولي. إذا ما بيتدري كابرا. إذا ما بيتدري بزان دي بقصش بك. بس أمن بخوم وش بيم قوتي يعني لهري اللي ككيرا نقص نكريتن أو أنا يتيام بيناكري. يعني ناوێرن هیچ قسەی بکەن یانی تێنێ ئەگەنا بابێن لووتکەکە بابێ کاکە یعنی پێ وایە بڕیارەکە کە بڕیاری نەبردنی خەدەمات بۆ زەویەکانی هەشت حەسارەکان لە سەروتری شارەوانی قەناعەتم وایە ئەگەرنا یعنی چییە خۆ بابە عەردەك حکومەت بەخۆی دایتی تاپۆی کردیە تەوزیع کرایە خەریتەی هەیە تەسمیمی هەیە نازم ئەدی لە بەچی نایە لە نازم یعنی حکومەتەکە چییە جوابمان بدەنەوە کاک بەرێ ئێمەش زەویمان لە هەشت حەسارەکان چ شەو گرفت بیزەوت هەر ئەو چێشە و گرفتانەمانەیە کە مامۆستا باسی وەڵڵاوە چەند جارەوە داواکاری بکەین و کەس بەو خانەمانەوە نایەتن کەس سابچ لۆمە ناکاتن کە ئەو هەردانەمان لەوێ چەند سارە زەریبەی دێدەین و ئەوە بس أقول تخيك دخلك أقول ناس أقول ملت سكنارش يعني هو ده كان خليني الشرب أقول تانية تلفزيون بس بس تصاب أمدينه بس يسعوا شيء حكومات بقصتي الربيداني الراجرتيا بقصتي بابلغا زي من لنا خدماتي أو كهرباء لبيشة رصيف كريايا هم معاملاتي شو مكردي بخويان شوي مواد درين ولا رجع بيدان راوستايا أو راقاني دستشيا بلغيتيا أو تابويا أو كشف خويديا كشف شهروانية كزوي من كتناو خدماتي برامبري دسارة خانية دسارة آوشي هي أو زوي من الدسارة برامبري خانية أو زنيالي بكما خاني أو زنيالي عارض تنشت من قيرة كهرباء أو نالي بكي تخاني قير وجه أو زادي نالي بكي خاني أخر هو قانونا هو ياسا وحكومتها بس بسيرك أجان للدنيا نيا ودسان أو دولة تشكي قيدناك أجسروت شهرواني أجاي للشهرية أجاي للسوني رخويتي بحياتي أتوين دري بابي أتوين دري تمشاهد زي كيفتا أجبر يارب ده هر لجوري خويو بنوك قرمة شنازم ببرياري شخصة شدكاتن بابي تمشاهد دربكا عموي راجرتي يعني راس تسبنا وكتضطروا يشبيك ودستيني خدماتي أرد بين هذا خدماتي أرد بين هذا قشمري بخرجي ده كان بكورتي تو قشمري بخرجي ده كان باش دمي أود يقسم أواني ديكاش باسي أنا وكل كرجعتها بينادري خانو دروس كان سويكاتها ملام دمي بيمري أو دواكارني استيوا أو قلياني باسي كان جان دوتانا لاني بيودي دان جانا كميما هیچ شوێنێک نەما لە دەرکەی نەدەین هیچ سەرۆکێک نەما هیچ بەرپرسێک نەما هیچ کەسێک نەما یعنی باوەڕکە ئێستا بڕۆ لە تورکیای لە ئێران باسی هەشتی عەسارۆکان بکە هەشتی عەسارۆکان هەموو کەس دەزانێت هەشتی عەسارۆکان چێندەرە هەشتی عەسارۆکان وچی کۆریای باکووری لێ هاتیە
هیچی پێ ناگەن نە خزمەت گوزاریەکیە هیچی چینیە سەعرایەکە لەوێن دەرکەتیە 16,000 بە بیانی ئەوەی هیچ کێشەکیشی نییە باوەڕکە دەوروبەری هەمووی ئاوەدانە بەس ئەمە بە تەسەوری خۆمان وەکو خاوەن زەویەکان هێشتا عسارۆکان حەز دەکەین دەستەکی لە پشت بی ینی لێ ناگەڕن ئەو شوێنە ئاوەدان بیتەوە ئەخر لێ ناگەڕن زەویەکان جوانە زەویەکان نایە زەویەکان پارەیەکی باش دەکا خەڵکەکی زۆر تموعی تێدایە تێدەگەی ئەگەنا لە هەموو هەولێرێ بگەڕێ نەخشەیە گەڕەکێک و چێشتی عسارۆکان جوان نیە لە ڕووی سەوزاییەوە لە ڕووی شەقامەوە لە ڕووی هەموو شتێک و لە ڕووی کوالێتیەوە بەس دیارە تەماعیان لەو ئاردانەدایە کاکەگە تەماعیتان تێدا وەرەتەتان دەینە پیرۆزین گۆبیتەوە ئەو نامە دەچینەوە ماڵێ بەسە ینی خەڵک بێزار بوو 17 ساڵانی 17 ساڵ لە پایچی سەرڕای ئەوەش زەریبەکی زۆرمان لێ دەستێنن ساڵانە 400,000 زەریبەمان لێ دەستێنن ئێستا لێ ناگەڕێ بیکەمە خانووژ ئێستا ئەو ساڵ کتابش هاتیە نازام لە دایرە ئاوێ هاتیە نازام لە چێن دەراتێ لێ ناگەڕن بیکەینە خانوو سوپاستان دەکەین جان دەمێ ئەوە بچێک پرسیار لێ بکەم ئەتوو چەند ساڵە ئەو کێشەی خزمەت گوزاری والله ئەم تقریبا 3 ساڵە ئەو عاردەم بە حەمەلاتی و بۆی کڕیا لێ دەردامە ئاساس و خۆم لە کرێسیاتی قورتارم بی ئێستا ڕێمان پێنادەن کە لە خۆمان شتێکی دروستکەین کە لە کرێسیاتی دەربازمان بیبرای بەڕێز یعنی ئەتوو 3 ساڵە ڕێت پێ نادەم بیکێ بخانی نەخێر 3 سال زیاتریش دەبی برا بەڕێز گوتت بە کرێکاری هەوڵت پارەت پێیا کردو هەوڵ داوا لە کرێسیاتی بەرێ برای بەڕێز هەموو بە کرێکاری و بە قەرداری و فەرداری حاردەکەمان کردیوە دەمانەوە بە قەردیش دروست بکەین و لە کرێسیاتی قورتارمان بی ئەژ ڕێمان پێ نادەن داواکارین کە ڕێمان پێ بدەن بەڕاستی تۆ هیچ کاتی سەردانی شارەوانی کە داوا بکەی ڕێت پێ بدەن بەرێ زۆر هاتینە لەگەڵ جەماعەت ڕێمان پێ نادەن ڕێپێدان نییە دەرێستا بەرێ پێشمان ڕەسیفە داواکارین کە ڕێمان پێ بدەن بەڕاستی هەموومان چینی فەقیر و کرێکار و هەژارین بەڕاستی دەبێ پرسیارێک لە بەڕێستان تۆش بۆ گوێرە بوەستایی و هەمانچی شۆ گرفتیە زۆر زار قسەیەکتان لەسەر دەکرێت جێبان دەبی لەوێرێ دەرن ئەوانە خاوەن نووسەرەکانی کڕین و فرۆشتنی خانوو زەوی بۆیە ئەو شارە دروستەکان نانوێ نرخی ئەو زەویانەوە دەر بەرز ببێتەوە و کڕین و فرۆشتنی پێوەگەربی ئەمە تا سەڕاست برام ئەوە ڕاست نییە خۆ نووسینگەکان ئەو 16,000 قەدا عاردیان نییە وەیە یاننا ئەو تە فەرم ئەوانە لۆچە هاتینە هەموو غێر عاردیان هەیە لەوێن دەر ئێمە داوا دەکەین ڕێگەی پێدانمان بدەنێ ئەوەی ڕاست نییە قسەی دەرێ نووسینگە عاردی هەیە بەرز دەبتەوە با زۆر نووسینگە دە عاردی هەوی وەیە یاننا باکە هەموو خەڵکێ فەقیر و هەژارە عاردی هەیە لەوێن دەر ئێستا یەک بەخۆ من 8 ساڵە عاردم لەوێن دەر هەیە دەمێ بکەمە خانی ڕێگەی پێدانم نادەنێ کاکە خزمەت گوزاریشم نایە بەس با ڕێگەی پێدانێکم داتێ بکەمە خانی 8 ساڵە کرێچم بێزار بن وەڵاو خەڵکە بێزار بوو داوا دەکەم لە حکوومەتێرم کوسان بە زووترکای بێتە سەخت ڕێگەی پێدانمام داتێ بیکەینە خانی بەڕاستی دوای شتش کرد لە س دنیای هەیە عارد بەناوت بی تاپۆ نەتانی بکەیە خانی زەریبەش بدەیت لە س دنیای هەیە نییە شتی والا دەست خۆ دەگەرم وڵاتان ئەوەی گوێتا لێم و ئەوانە باسەوە دەکەن کە چەندین جارە هاتوونەتە لای شارەوانی هەولێر بۆی تاکو و ڕێگەت پێدانیان پێ بدرێت زەویەکانیان بکەن بخان و ئەوەی جوشتا لێم و خەڵک 10 ساڵە 3 ساڵە 5 ساڵە تا 17 ساڵیش دەڕوا ئەم زەوی هەیە و ڕێ پێ نادرێت بکرێتە خان و لەو شوێنەوە خزمەت گوزاری بۆ ناچێت نایبن لەلایەن حکوومەتەوە و گلی ئەوەش دەکەن کە هەوڵێک هەیە دەستێک هەیە کە دانوێ ئەم زەویانە نەکرێتە خانوو بۆی مەرامێکی خۆیان هەیە تاوەکو ئەو خەڵکانە لەوێ خانوو دروست دەکەن.